زانیاریمان هەبووە کە چەند دەستێک پێویست ئەو خۆپیشاندانە تێک بدات بۆیە ئێمە لە ئێستادا گونجاو نییە هەر دوێنێ ڕاگەندراوێک بڵاوکرایەوە لەلایەن لیژنەی ئەمنی شاری سلێمانیەوە کە خۆپیشاندان مافێکی ڕەوای هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە مافێکی ڕەوای فەرمانبەران و مامۆستایان و هەموو تاکێکە وەکو لە ڕاگەنراوەکە هاتووە نەوتراوە خۆپیشاندان قەدەغەیە تەنها وتراوە خۆپیشاندان لە ئێستادا گونجاو نییە بەڵکو دوا بخرێت بۆ کاتێکی تر کە ئێمە زانیاریمان بەڕاستی هەیە کە ئەگەر خۆپیشاندان بکرێت لە ئێستادا کاتێکی نەگونجاو و سەرخانگیر نیە ناوچەکە بەگشتی خۆشتان دەزان ئەو کێش و گرفتە سیاسیانە هەبووە یاخود ئەو بابەتانە هەبوو کە لە نێوان ئیسرائیل و ئێرانە هەبووە لە ماڕابوودا بەڵام ئێمە زانیاری تەوامان هەبووە کە خۆپیشاندان بەرەو لایەنێکی توند و تیژی دەڕوا و زانیاریمان هەبووە کە چەند دەستێک پێویست ئەو خۆپیشاندانان تێک بدات بۆیە ئێمە لە ئێستادا گونجاو نییە و هەر کاتێک ئێمە لەگەڵ نەهامەتی فەرمانبەران و مامۆستایانی بەڕێزانین خۆشمان فەرمانبەرین لە حکوومەتی هەرێمی کوردستان و خۆشمان مەعاشخۆرین بەڕاستی ئێمەش مەعاشمان وەرنەگرتووە بەڵام هەر کاتێک بارودۆخەکە گونجاو بوو زۆر ئازادانە ئێمە پاڵپشتی و پشتیوانی فەرمانبەرانین پاڵپشتی پشتیوانی هەموو مامۆستایانین بە هەموو چین و توێژەکان هەموو ئەو موچەخۆرانە